شاسوار عەبدولواحید لەسەر چی دەستگیر کرا؟ دوێنێ شەو بە بڕیاری دادگای کەتنی سەی سلێمانی 2 لەسەر فەرمانی ژمارە 251 کاف 2021 لە ساڵی 2025 بە فەرمانی دادوار شاسوار عەبدولواحید سەرۆکی جۆڵانەوەی نەوەی نوێ دەستگیر کرا و چاوەڕواندەکرا ئەمڕۆ دادگایی بکرێت. کەمێک پێش ئێستا بە بڕیاری دادوەری تاوەکو 24 مانگە لە زیندان دەمێنێتەوە و ڕۆژی 21 مانگ دادگایی دەکرێت. دوێنێ وتەبێژی پۆلیسی سلێمانی بەبێ ئاشکراکردنی هۆکاری دەستگیرکردنی ڕایگەیاند بە بڕیاری دادوار شاسوار عەبدولواحید لەلایەن پۆلیسی سلێمانی دەستگیر کراوە نەک لەلایەن هێزێکی یەکێتی. بە پێی زانیاریەکانی پایتەخت میدیا سەرۆکی جۆڵانەوەی نەوەی نوێ ماوەی زیاتر لە 6 ساڵە چەندین سکاڵای لە دژ تۆمار کراوە کەچی دادگایی نەکراوە و دۆسیەکانی داخراوە. اینجا سکاڵەکان بەهۆی پشکەکانی هاوڵاتیان لە چاویلاند و قەرزی کۆمپانیا و خەڵک و ناوزڕاندنن. پایتەخت میدیا زانیوێتی یەکێک لەو کەسانەی سکاڵای لە دژی شاسوار عەبدولواحید تۆمار کردووە شادی نەوزاد ئەندامی خولیپێشووی پەرلەمانی کوردستان لەسەر لیستی نەوەی نوێ بووە و سکاڵاکەی بەهۆی دانانی کامێرای چاودێری بووە لە ژوورەکەی. شاسوار عەبدولواحید پێش دەستگیرکردنی ڤیدیۆیەکی تۆمار کردبوو لە ڤیدیۆکەدا دەڵێت دەزانم بگەڕێمەوە سلێمانی دەستگیر دەکرێم بەڵام ئەگەر لە سێدارەشم بدەن دەگەڕێمە و تەسلیمی حیزبی دەسەڵاتدار نابم چونکە دەیانەوێت بۆ کەمپەینی هەڵبژاردن من لە سلێمانی نەبم. فراکسیۆنی نەوەی نوێ لە پەرلەمانی کوردستان دوای دەستگیرکردنی شاسوار عەبدولواحید ڕایان گەیاند سەرۆکی جۆڵانەوەی نەوەی نوێ لەلایەن هێزێکی یەکێتی ڕفێندراوە و پاراستنی جانی لە ئەستۆی بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی و قوبات تاڵەبانیە.